پرتوکانەی کە تایبەتن بە منداڵان و سوودێ بێ بۆ باوان و بە خێوکەرانی منداڵان کە کاریگەری دروستەکە لەسەر دروست پەروەردەکردنی ئەو منداڵانە لە ژیانی ڕۆژانەیاندا کۆمەڵە پەرتوکێکن کە پێویستە ڕۆژانە لەلایەن دایکان و باوکانەوە هەبن و ئەو پەرتوکانە سوودی گرنگجانە بێ بۆ وەڵامدانەوەی پرسیاری منداڵەکان بۆ قسەکردن لەسەر ڕادەربڕینی منداڵەکان و هاوکاریکردنیان لە دەربڕینی ئەو بابەتانی کە هەیەەوە هەروەها باسکردن لەوەی کە چۆن باوەڕیان بە خۆیان بێت و چۆن هەست بەبوونی خۆیان و قسەکردنی خۆیان بە پارایی بگەێنە باوان و کە سوکاریان ئەمە بابەتیشی گرنگە و توێژینەوەی زۆر گەوری لەسەر کراوە هەر لە سەردەمی دروستبوونی مرۆڤایەتەوە بە تایبەت لە سەردەمی فرۆید و دواتری شۆ چۆن قسە لەسەر پەروەردەکردنی منداڵ و دروستبوونی شانۆی منداڵ و هێنانی منداڵ بۆ سەرشان و دەرکردنی شەرم و تێکەڵاوکردنی بە خەڵکانی زۆر بابەتیشی گرنگ بۆ قسە و هەڵوێستی زۆر لەسەر کراوە لە دواتریشە و هەتا ئێستاشی لەسەر بێ بەردەوام توێژینەوە لەسەرم بابەتانە گرنگەوە کتێبانی کانووسێن ئەو کتێبانن کە تایبەتە بەلایەنە دەرونیەکانی منداڵەوە بۆی بتوانن هانی بن بێتە ناو کۆمەڵگا و تێکەڵاو بوون و قسەکردن لەسەر و بابەتانی کە ئەیانەوێت بابەتێکی گرنگە. ئەم پەرتوکانە کۆکراوی کۆمەڵە بابەتێکی دەرووناسی گشتگیرن کە پەیوەستن بە ژیانی ڕۆژانی منداڵان لەلایەن پەروەردەشیارانی شارەزا لەم چەند بەرگەدا کۆکراونەتەوە تا هۆکاری منداڵەکانمان بێت لا دەربڕینی بیر و ڕای خۆیان باسکردنی کێشەکانیان و مامەڵەکردن لەگەڵیان گەڕان بە دوای ڕێگەچارەی گونجاو و زاڵبوون بە سەرگرفتەکاندا.